بەشێک بین لە چارەسەرکردنی کێشە گرو گرفتەکانیان. بەردەوام بووین و ئامادە بووین هەموو کاتێک لە ئاستی هەرێمی کوردستانە دەستگایەکی زۆر گەورەیە. بەخشین لە زەمانێکدا دەستی پێکرد کە چاوی هەژارەکان پڕفرمێسک بوون. برینی نەخۆشە هەژارەکان لە چاوەڕوانی دەستێکی میهرەباندا بوو، لە چاوەڕوانی دەرمانێکدا بوو ساڕێژی بکات. لەو کاتانەدا کە زۆرینەی خەڵک لە بیری خۆیاندان، بەڵام بەخشین و خێرخوازانی پشتی ئەم دەستە میهرەبانە لە بیری ئەوانی تردا بوون، لە بیری هەژارەکان، بیری نەدارەکان، بیری بێنەواکان، بیری پەککەوتە و بێدەستەکان. بەخشین بەستافێکی دڵسۆزەوە بە سیستم و کوالێتی بەرزی کاری خێرخوازی و دەستی ئەمینەوە بووە کڵاو ڕۆژنەی ماڵە هەژارەکان، بۆ دەوڵەمەند و خواپێدا و خێرخوازانیش دەروازەی چنینەوەی چاکە و ڕێگەی وڵات و ئاین دۆستی و پشودان بە ویژدانی زیندوو. بەخشین پاژە و ماوە زۆرە ئیتر پێویستی بە ناساندن نەما، خۆی بووە ناو و خۆشی ناوەرۆک بە جۆرێک کە دەڵێیت بەخشین واتە ئەو وێزگەی هەژارەکان تێیدا پشوو دەدەن، ئەو تیمارگەی زامی نەخۆشە هەژارەکان ساڕێژ دەکا، ئەو نسێی دەبێتە شوێنی حەوانەوەی بێنەواکان، ئەو دەستەی فەرمێسکی چاوی منداڵانی نازدار دەسڕێ، دەبێتە کورسێکی دووچەرخەدار بۆ منداڵێکی فرامۆشکراوی خاوەن پێداویستی تایبەت بۆ هەژار و بێکارێک تا پاروەنانێک بۆ منداڵێکی پەیدا بکە. ئێستا بەخشین خۆی ناوە و خۆشی ناوەرۆک، بەخشین و دەستە خێرخوازەکانی پشتی بوونەتە ڕەمزی بەخشندەی و میهرەبانی. بەخشین بەردەوامە، مادەم خێرۆمەندان و خێرخوازانی بەردەوامن، هەر ساڵێک چرایەکی نوێ لە دڵی سەدان ماڵە هەژاردا هەڵدەکات. بەخشین و خێرۆمەندان و چاکەکانی بەخشەری بەخشین خامۆش نابن، گەشاوە دەبن، چونکە بەڵێنی خوایە هەر کەس چاوی لە هەژاران بێ خوش چاوی لێتی، هەر کەس بەهانای هەژارانەوە بچێ خوا بەهانایەوە دەچێ. ئایا خوا بۆ هەمومان بەس نییە؟ ئێمە لە دەستپێکی کەناڵی ئاسمانی پەیام بۆم و هاوکارانم ڕیارماندا بوو کە کەناڵی ئاسمانی پەیام تەنها گوێزەرەوەی کێشە و گیرروگرفت و خەمی هاوڵاتیان نەبێ، بەڵکو بۆ خۆمان بەشێک بین لە چارەسەرکردنی کێشە و گیرروگرفتەکانیان و ئەرک و باری قورسی سەرشانیان سوک بکەین، چونکە هەر ئەو کاتە دەمانزانی حکوومەت ناتوانێت بەدەم داوای هاوڵاتیانەوە بچێت، لەبەرەوەی کە خەمی حکوومەتی ئەو کات و ئێستا خەمی هاوڵاتی نەبووە بە ئەندازی ئەوەی لە خەمی بەشڕەوەندی خۆیان و بەرپرسە باڵاکان نبوون. دیارە ئەو کات ستافی کەناڵی ئاسمانی پەیام بیرمان لەوە کردەوە کە ئەو بەرنامە لۆکاڵیەی کە لە تەلەڤیزیۆنە لۆکاڵیەکانی کۆمەڵدا هەبوون بە تایبەتی لە کەناڵی کەرکووک ئێمە بیگوازینەوە بۆ کەناڵی ئاسمانی پەیام. ئەو بوو خۆشبەختانە ئەو پلانی کە دامان نابوو گواستمانەوە و لە 15/6/2009 دەستمان بە پەخشی یەکەمین بەرنامەی کرد. ئامانجی ژۆک و ئاماژەم پێکرد لە بەرنامەکە ئەوە بوو کە ئێمە بتوانین خەمی هاوڵاتیان بەشێک بین لەوەی کە ئەرکی سەرشانیان سوک بکەین و ئەو کێشە و گیرروگرفتانەی کە ڕۆژانە بەرەوکی دەگرتن و حکوومەت نەیدەویست یان لە توانای چارەسەرکردنی ئەو کێشە و گیرروگرفتانە نەبوو، خەمی هاوڵاتیان نەبوو، ئێمە ئەو خەمە لە کۆڵ بگرین و بتوانین لە کێشە و گیرروگرفتەکانیان لە سەرشانیان سوک بکەین و بەدەمیانەوە بچین. بەڵێ سوپاس بەخوای گەورە لەو کاتەوە تا ئێستا بەرنامەی بەخشین توانیوێتی ئەو هەوارگە بێ کە لانکەی تەواوی نەداران و بێنەوایان و نەخۆشان و فەقیر و هەژاران بێ، توانیوێتی هەزارەها خانەوادە لە نەبوونی و نەداری ڕزگار بکە، سەدەها خانی بۆ بێسەرپرشتان و هەژاران دروست کردبێ، چارەسەری سەدان نەخۆشی کردبێ. بۆ ئێمە ئەوە دەسمایەیەکە کە شانازی پێوە دەکەین و باوەڕیشم وایە کە یەکێکە لە چاکەکانمان کە خوای گەورە لە تەرازوی چاکەکانمانە دەینووسێ. ئەگەرچی ئێمە تەنها کۆکەرەوەی هاوکاری و
کۆمەکی خێرخوازان بووین وەکو دەستێکی ئەمین کە سوپاس بخوای گەورە لەو کاتەوە تا ئێستا بەخشین توانیوێتی ئەو دەسە ئەمینە بێ کە هاوڵاتیان متمانیان پێ هەبێ و بتوانن خێر و سەدەقە و چاکەکانیان لە ڕێگەی بەخشینەوە بە دەستی فەقیر و هەژاریان و هاوڵاتیانی داما و منداڵانی بێسەرپەرشت و نەخۆشەکان بگات. من لێرەوە سوپاسی ئەو ستافە ماندوو ناسە دەکەم کە لە ماوەی 13 ساڵە توانیوێتی ماندوو نەناسانە شەو ڕۆژ بداتە دەم یەک و بتوانێت وەک دەستێکی ئەمین وەک چاوێکی کراوە وەک دەستێکی میهرەبان لە خەمی فەقیر و هەژار و نەخۆشەکان نابێ. بەخشین لە سەحرای گەرمەسێری نائومێدیدا هیوا بەخشی دڵە بێ ئومێدەکانە. بەخشین لەو ڕۆژەوەی لەدایک بوو بۆ سێبەری نازدارانی نێو غوباری غەم. بەخشین لە تاریکە شەوی ئاسمانی پڕ لە تەمی سینەی بێنەوایان بووە چرا. بەخشین بە قوڵایی چرکە چرکەی 13 وەرزی تەمەنی بووە ئەو دەستە ئەمینە پڕ لە میهرەی تنۆک تنۆک فرمێسکی قەتیسماوی چاوی منداڵانی بێناز و بێباوشی سڕی. بەخشین بووە پەنای ئەو هەژار و نەدار و بێنازانەی سێبەر و مەوایەک نەبوو لە سایەیدا هەناسەیەکی چڕ لە حەسرەت و هیوای تێدا هەڵکێشن. لە 2009 ئێمە لەو کاروانە پیرۆز و لەو کاروانە پڕشکۆیەدا بەردەوامین و چەنەها قۆناغمان بڕیوە بە ستاف و بە کارمەند و بە کار و بە چالاکی و بە پرۆژەکان. پێشتر لە بیدایەتە کاک حاجی فاروق بەرپرسی ئەو بەخشینە بووە، دواتر بەندە چەند ساڵانێکی زۆرتیایە بووم، ئێستاش کە کاک شێخ فەخرەدینە و ئەو ستافە بەڕێزیەکە لەگەڵمانان هەر هەمویان کە ناویان زۆر ئێستا ناکرێت ناوی هەمویان بێنین. هەمومان لەم کاروانەدا بەردەوام بووین و ئامادە بووین هەموو کاتێک ڕۆحی خۆمان گیانی خۆمان توانە و تااقەتی خۆمان لەو پێناوەدا سەرف بکەین بۆ ئەوەی کە بتوانین کارێکی خێری دەست بینێ کارێکی خێری ئەنجام بدەین. ئەتوان بڵێم زیاد لە 30 ملیار دینار 31 ملیار دینار تا ئێستا بەم شەن ساڵە لەم دەستگای ئێمە ڕۆشتووە بە حساب و بە کتاب بە هەموو پرۆژەکانمان کە جێبەجێمان کردووە. چەند خانومان کردووە بۆ منداڵی بێ باوک، چەند ماتۆڕمان کڕیوە بۆ ئینسانی هەژار، چەند ئۆتۆمبیلمان کڕیوە، چەند پرۆژەمان کردو لەگەڵ کەم ئەندامانە، لەگەڵ هەژارە، لەگەڵ نەخۆشە، لەگەڵ قوتابیە، لەگەڵ حتا مەعاشخۆر و موچەخۆریش کە لە سەردەمانێکە موچە بە نەوعێک لە نەوعەکان خەرەلی تێکەوتووە، خەڵک هەژار بووە، خەڵک فەقیر بووە. ئێستاش سوپاس بۆ خوای گەورە هەر بەردەوامین لەو کاروانە، یەکەم بە فەزڵی خوای پەروەردگار کە ئەوەڵ و ئەخیر ئێمە حەمد و سەلامان بۆ خوای پەروەردگارەکەوە تەوفیقیان لەسەر ئەو کارە. دوو هەمیش بە هەوڵ و هیممەت و تێکۆشانی ئەو خێرخواز و دەوڵەمەن و ئەوەی کە تالیبی خێرە ئیتر هەیە، فەقیریشە تالیبی خێرە هەیە، دەوڵەمەنە تالیبی خێرە لە دەرەوە ناوەی هەرێمی کوردستان تا ئێستا سوپاس بۆ خوای گەورە ئێمە متمانەیەکی باشمان بۆ لای خەڵکی وتوانیومانە احتیفاز بۆ متمانەیەوە بکەین، وتوانیومانە ئەو متمانەیە لە دەست ندەین و ساڵ بە ساڵ و ڕۆژ بە ڕۆژی ئێمە لە گەشەسەندان و لە پرۆژەی خێر و چاکەین لە پرۆژەکانمان لە نەخۆشخانەکانمانە خۆی بینێتەوە، لە کۆمەڵگا پزیشکەکانمان لە شارە و شارۆچەکانە خۆی ئەبینێتەوە. لەو هەموو کار و پرۆژانێک کە ڕەمەزانان ئەیکەین و ئەو کار و پرۆژانانەی کە غەیری ڕەمەزان بە یانزەمانکەی ترەوە ئێمە بەردەوام لە کار و چالاکی و پرۆژەیە. بەخشین لە ماوەی ساڵانی خزمەتیدا هەستاوە بە دابینکردن و بنیاتنانی 180 خانوو بۆ منداڵانی بێباوک و هەژار و نەداران لە سەرجەم شار و شارۆچکەکانی وڵاتدا. بەخشین لە بواری بەدەمە و چوونی ئاوارە و لێ قەوماواندا ئامێزی پڕپەرۆشی و بەهاناوە چوون بووە. لەو دەمانەی کوردانی سووریا و هاوڵاتیانی ناوەڕاست و خواروی عێراق بەهۆی شەڕ و پێکدادانە چەکداریەکان ماڵ و زێدیان بەجێدەهێشت و ڕوویان لە هەرێمی کوردستان دەکرد. بەخشینە و دەستی خزمەت و هەستە پڕ لە میوان دۆستیە بوو کە بەبێ جیاوازی ئاین و ڕنگ و ڕەگەز و نەتەوە هاوکاری خێرخوازانیان پێدەگەیاندن لە کەمپەکانی کەورگۆسک و عەربەت و دوهۆک. کاری خێرخوازی و کاری چاکە خوای پەروەردگار لە هەموو کەسێکدا دایناوە و بەشێکی گەورەشە لە ژیانی ئینسانی مسلمان و دەرەوشاوەترە. بۆیە ئەم کاری خێرخوازیە لەسەر ئاستی هەموو تاکێکی مسلمانە تا ئەندازێکی زۆر بنیاتی هەیە، وجودی هەیە. بەڵام
دوجار کە ئەمە بێتە کارێکی ڕێکخراوەیی ئەبێتە کارێکی مؤسسی پێویستە بەرنامەڕێژی بۆ بکرێ و سەرەتایەکی بۆ دابنرێ و هەنگاو و پلانی یەک لە دوایەکی بۆ دابنرێ. دەستگای خێرخوازی بەخشین وای لێ هاتووە ئێستا لە ئاستی هەرێمی کوردستانە دەستگایەکی زۆر گەورەیە و کەفاالەتی چاودێری مناڵانی بێباوک بە نزیکی 1000 مناڵی بێباوک موچەدا و ژمارەیەکی زۆر لە پرۆژەی گەورەی هەیە لە خانووکردن بۆ هەژاران لە بەدەمەوەچوونی هەژاران و لە خاوەن پێداویستی تایبەت و لە شێواز و کاری جۆرا و جۆر کاری زۆر گەورەی کردووە. بەڕاستی زەرورە ئەو هەموو گیرفانە و ئەو هەموو کەناڵی خێرخوازیە تا ئەندازەیەک کەم بکرێتەوە بکرێت بە موسسە بە دڵنیاییەوە کاری موسسی کەمتر کاری ناجوانی تیادەرەکەوێت کەمتر ئیستیغلال دەکرێت بۆ شێوەی شخصی بۆیە قورآنی پیرۆزکە فەرمووی لا تبطلوا صدقاتكم بالمن والأذى لەو بارایە کە لەوانەیە کەسێک کە هاوکاری کەسێکە بە شێوێک لە شێوەکان ئەوەی هاوکاری ئەکرێت جۆرێک لە ئیحراجی بۆ دروست ببێ ئەوەی کە هاوکاریەکەشەکە هەندێک ینی جۆرە لە منەتی خوانە کردە بۆ دروست بێ منەت کا بەسەر و کەسێکە هاوکاریەکە بەڵام کەبوو بە کاری موسسە کاری دامەزراوی بە دڵنیایی و حاڵەتانە نامێنن بۆیە ئێمە ئەمانەوێ وەکو موسسەیەکی گەورەی کوردستانی دەستگای خێرخوازی بەخشین کار بکەین و پرۆژەکانمان برەو پێ بدەین و لە کەناڵی جۆرا و جۆرەوە ئێمە بتوانین خزمەت بە هەژارانی وڵاتەکەمان بکەین. بەخشین لە گۆشەنیگای پەرۆشی بۆ تەندروستی هەژاران و هاوڵاتیانی کوردستان وەک پێشەنگ لە خزمەتگوزاریدا هەستا بەکردنەوەی 5 کۆمەڵگە و نەخۆشخانەیەک. بەخشین لە پەرۆشی غەم لە کۆڵگرتنی چینێکی گرنگ و دیاری کۆمەڵگەکەمان چینی خاوەن پێداویستیە تایبەتەکان بە هەزاران لە ئازیزانمان خزمەتیان پێشکەشکرا و هاوکاری جۆرا و جۆر کران. سەدان خاوەن پێداویستی لەگەڵ شەقام ئاشناکرانەوە کە زۆربەیان ساڵانێکی تەمەن بەهۆی لە دەستدانی توانای ڕۆیشتن و پێیەکانیان ئاهوو حەسرەتی گەڕانێکیان بوو بە کوچە و کۆڵانەکانی نیشتیماندا. بەخشین هەستا بەدابینکردنی کورسی شەحن بۆیان بە بڕی 376 ملیۆن و 653 هزار دینار. دیارە یەکێک لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین سێکتەری تەندروستیە کەم سێکتەرەش لە ئێستادا پێک دێت لە نەخۆشخانەیەکی گەورەی فرەپسپۆری لە شاری سلێمانی و 5 کۆمەڵگا لە شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان کە ئەوانیش کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری هەڵەبجە و کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە شاری کەلار، کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە چەمچەماڵ و کۆمەڵگەی پزیشکی بەخشین لە ڕانیە و فەرعێکی کۆمەڵگەی پزیشکی بەخشینیش لە شارۆچکەی کفری. دیارە نەخۆشخانەی بەخشین ستایلی ئیشکردنی نەخۆشخانەی بەخشین جیاوازتر لە خەستخانە تایبەتیەکانی تر کە بەراورد بە خەستخانە و سنتەرە ئەهلیەکان دەتوانم بڵم نرخی نەخۆشخانەی بەخشین 140 تا 150 کەمترە لە نرخی شوێنەکان ئەو خزمەتگوزارانی کە لە نەخۆشخانەی بەخشین پێشکەش دەکرێت کەمترە لە شوێنەکانی تر و لەگەڵ هەموو ئەمانەشدا نەخۆشخانەی بەخشین ئەوەندەی کە تەرکیزمان کردوتە سەر ئەوەی کوالیتیمان کوالیتیکی باش بێت و لە هەمان کاتیشدا نرخمان نرخێکی هەرزان بێت کە هاوڵاتیانی کوردستان بەگشتی و بە تایبەتیش چینی هەژار سوودمەند بن لە خزمەتگوزاریەکانمان. دیارە ئێمە لە نەخۆشخانەی بەخشین ڕۆژانە بە سەدان نەخۆش لە پسپۆریە جیاوازیەکان سوودمەند دەبن لە خزمەتگوزاریەکانی نەخۆشخانە لە سەرجەم شار و شارۆچکەکانەوە نەخۆش دێت و وەکو باسم کرد کە ئەوەندەی تەرکیزمان کردوتە سەر پاراستنی کوالیتی ئیش ئەمە وای کردووە کە بەڕاستی نەخۆشخانەی بەخشین ناوناوبانکێکی باش پەیداکە سوپاس بۆخوا و خەڵکێکی زۆر سیقە و متمانی بەم شوێنە هەبێت. ئێمە بەڕاستی بە ئامار و داتاکانی خۆشمانە ئازانین کە لە سوپاس بۆخوا
لە هەموو شار و شارۆچکەکانەوە خەڵک سەردانی بەخشین دەکا کە ئەمەش سیقە و متمانەی بەخشینەوەی کردو ئەم خەڵکانە ڕووبکەنە نەخۆشخانە. خۆشبەختانە ڕەبتمان لەگەڵ چەند نەخۆشخانەیەکی ئازبەرزی دەرەوەدا هەیە و لەگەڵ چەند نەخۆشخانەیەکی ناوخۆشدا و هەر یەشێکی تر لە هەنگاوەکانی نەخۆشخانەی بەخشین لە پێناو بەرزکردنەوەی ئاسی زانستی پزیشکان و کارمەندانمان دروستکردنی پردی پەیوەندی بووە لە نێوان نەخۆشخانەی بەخشین و ناوەندە ئەکادیمی و عیلمیەکان کە ئەوانیش کۆمەڵی زانکۆ و پەیمانگای نێوخۆیی و دەرەوەی تێدایە. خۆشبەختانە ئێمە بۆ ماوەی 10 ساڵە لە بواری تەندروستیدا کار و پرۆژەی بەخشین بەردەوامە و خزمەتێکی زۆری کردووە. پشت بەخوال بۆ داهاتوش پلانمان هەیە ئەم خزمەت گوزاریانە باشتر و بەرەو پێشتر ببین و هەوڵ دەدەین بەڕاستی ئەم خزمەت گوزاریانە بگاتە سەرجەم شار و شارۆچکەکان و خەڵکی کوردستان بە تەواوەتی لێی سوودمەند ببێت. لە دەمی کارەساتە سروشتیەکاندا و لە سەردەمی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆنادا بەخشین دەرگا بە دەرگا هاوکاری گەیاندە هەزاران لە ماڵە هەژار و بێنازەکان. بەخشین وەک هەورێکی پڕ لە پیت و پارا و بۆ سێبەری ئارامش و پڕ لە ناز و سۆزی باوکانەی هەزاران منداڵی بێباوک و بێناز. ڕێگەی خێرخوازانەوە خزمەتیان پێشکەش کراوە و لە هاوکاری مادی و دابینکردنی پێداویستی قوتابخانە و لە بۆنە و جەژنەکانیشدا جل و بەرگ و پێداویستیان بۆ دابین کراوە. هاوکات هەر لە ڕێگەی خێرخوازانەوە مانگانە سەدان منداڵی بێباوک موچەیان بۆ دابین کراوە. بەخشین تەنها لە ڕێگەی خێرخوازانەوە توانیویەتی لە ماوەی 13 ساڵی تەمەنیدا بڕی 31 ملیار و 435 ملیۆن و 781 هەزار دینار بە شێوازی جۆرا و جۆر خزمەت بەسەرجەم چین و توێژەکان بکات. یەکەم کاری خێرخوازی مدیاییمان دەگەڕێتەوە بۆ ساڵی 2006 لە شاری کەرکووک. دیارە خەڵکانێکی هەژار لە شاری کەرکووک بێکار و کەسابەت خەڵکانێک ساڵانێک بوون لە زێدی باو و باپیرانیان دابڕابوون، بەڵام کە گەڕانەوە شاری کەرکووک بێکار و کەسابەت بێخانە و لانە. بۆیە ئێمە ئەو کات لە کەناڵی ناوخۆی کۆمەڵ توانیمان لە ژێر ناونیشانی بەرنامەی چاوی بەزەیی خزمەتی خەڵکانێک بکەین بەدایەخان و بەسەدان نەخۆش و هەژار و نەدار هاوکاریان بکەین. دواتر لەگەڵ کردنەوەی کەناڵی ئاسمانی پەیام لە 15/6/2009 بەرنامەی بەخشین خزمەتی یەکجاری هەرێمی کوردستانی کرد بەگشتی لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستانەوە. واتە ئەگەر چاوی بەزەی تەنها لە شاری کەرکووک بوو، ئەم جارەیان بەرنامەی بەخشین بوو بەگشتی لە هەرێمی کوردستان. بۆیە بەرنامەی بەخشین توانی تا ئەم ساتە وەختە لە 13 ساڵی تەمەنیدا لە ڕێگەی خێرخوازانەوە خزمەتێکی یەکجار زۆری بە هەژاران و نەخۆشان و منداڵانی بێباو کرد کە لە چەندین پرۆژەی جیاواز خۆی دەبینێتەوە. دیارە هەموو ئەو هاوکاری و کۆمەچی و دەستباریانە لە ڕێگەی خێرخوازانی هەرێمی کوردستان و کوردانی تاراوگەیە کە بە سەدان خانوو بۆ منداڵی بێباوک و هاوکاریکردنی هەزاران منداڵی نەخۆش و پەککەوتە و ئەوانەی کەوا ساڵانێک بوون نەهامەتی و ناڕەحەتی بەرەوکی گرتبوون، بەڵام لە ڕێگەی دەستگای خێرخوازی بەخشینەوە بە پشتیوانی و هاوکاری خێرخوازان توانیمان هاوکاریەکان چڕ بکەینەوە و خەڵکانێکی زۆر لە ناڕەحەتی و ناخۆشی دەربێنین. بەخشین لێرەیە تا گوڵ بدات لە یەخەی خەمجینی ئەو منداڵانە و خەندە بژێڕێتەوە سەر ڕووی ترسا و تا سەباری بێگوناهیان. ئەو کاتانەی زستان پلەی گەرما لە ژێر 0% بوو، ئەو وەختەی ئێمە لە ژوورە گەرم و گوڕەکانماندا لە نێو پێخەفە نەرمەکانماندا خەوی بێخەبەری دەیبردینەوە. دایکانێک هەبوون ڕۆحی خۆیان دەسووتان تا منداڵەکانیان گەرم بکەنەوە. باوکانێک هەبوون تەمەنی خۆیان گرتێ بەردەدا تا وەکو دەستی منداڵەکانیان گەرمدا بێ. ئەو ڕۆژانە بەشێک لە ماڵەکان سارد و سڕ بوون وەک دڵی بەرپرسەکان. ئەو کاتانە بەخشین بە هاوکاری ئێوە
گەرمی و دڵخۆشی دەبەخشیەوە. مرۆڤ کەلانە و هێلانەیەکی نەبوو تیایدا بژی، هەموو سەرزەمینی لێ دێتەوە یەک و لێی دەبێتە دەڕک و داڵ. کەماڵی خۆت نەبوو هیچ شوێنێ ئارامت ناکاتەوە، کە سەقف و بانی خۆت نەبوو ئیتر هەرچی خەمە بەسەر تا دادەبارێت، ئیتر شەوگارت نابڕێتەوە. بۆیە بەخشین کاری لە پێشینە و خەمی یەکەمی بریتی بووە لە دروستکردنی ماڵ و لانە بۆ بێماڵ و بێلانەکان. بەخشین بە دەستگیرۆیی و هاوکاریەکانی ئێوە نەقشی خەم و خاری سەرڕوخساری ئەو دایک و باوکە هەژارانە دەگۆڕێ بۆ پێکەنین و خۆشی. هاوار لەو ساتەی دایکێکی بێهاوژین بێماڵ و خانوو دەبێتە خاوەنی خانووی خۆی، دەبێت چ کاتێک هەبێ لەو کاتە جوانتر و پیرۆستر، دەبێت چەند جوان بێ ئەو ساتەی منداڵێکی بێدایک ئیتر چاو نابڕێتە دیکۆر و دیزاینی خانوە تازەکانی دەوروبەر. تازە ئەمیش خاوەنی ماڵی خۆیەتی، بەڵێ دڵی بەخشین تەنیا بەوە ئارام دەبێتەوە. دەستگای خێرخوازی بەخشین هەر کاتێک هەر پرۆژەیەک هەر بەرنمەیەک هەر کەمپینێک کە ڕای دەگەێنێت بۆ ئەوەی خزمەت بەچین و توێژێک بکاتن لە هەرێمی کوردستان، دیارە هاوکاری تەواوی دەستگای خێرخوازی بەخشین دەکەن و هاوکار دەبن بۆ ئەوەی ئەو پرۆژانێک کە دەستگای خێرخوازی بەخشین ڕای دەگەێنێت ئەوان هاوکار و پاڵپش دەبن کە لە پرۆژەکاندا سەرکەوتوو بن. لێرەوە لە کۆتایی من دەمەوێت بەڕاستی سوپاسی تەواوی خێرخوازان بکەم بەگشتی لە هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێمی کوردستان کە هاوکاری تەواوی پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشینن. هەر کاتێک دەستگای خێرخوازی بەخشینە پرۆژانی کە ڕای دەگەێنێت بۆ خزمەتی خەڵکی هەژار و نەداری هەرێمی کوردستان بەگشتی لە بێباوکان و نەخۆشان و خاوەن پێداست تایبەت ئێمە سوپاسیان دەکەین. خوای پەروەردگار بە باشترین شێوە پاداشتی خێرخوازان بداتەوە. هەتا خێرخوازان لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین بەردەوام بن، ئێمە دەتوانین باشتر و چاکتر هاوکاری تەواوی خەڵکی هەژار و نەدار بکەین لە هەرێمی کوردستان. دەستگای خێرخوازی بەخشین کە پێکاتوە لە کۆمەڵێ باش، بەشی بەرنمەکان، بەشی پرۆژەکان، بەشی بێباوکان، سێکتەری تەندروستی. من دەمەوێت لێرە باسی بەشی بێباوکان بکەم کە بەشێکی سەرەکیە لە دەستگای خێرخوازی بەخشین کە لە ئێستادا ئێمە نزیکەی 1000 منداڵی بێباوک کەفالەت کراوە لە دەستگای خێرخوازی بەخشین، نزیکەی 120 میلیۆن دینار لەلایەن خێرخوازان و سندوقی بەشی بێباوکانی دەستگای خێرخوازی بەخشین کۆ دەکرێتەوە. هەموو مانگێک لە کۆتا ڕۆژەکاندا موچیان پێ دەدرێت. دەبێ خەمی ئەو منداڵانە چەند قوڵ بێ کە ئیتر ناتوانن بڵێن باوکە پێڵاوم بۆ بکڕە، باوکە بمبە لەگەڵ خۆت، باوکە بەیانی کۆبوونەوەی باوکانە. دەبێ ئەو منداڵانەی ئەم جۆرە ڕستانە نایەت بە سەرزاریاندا چ خەمێکی قوڵ لە چاویاندا هەبێ. خەمێک زمان شەرم دەکا بیژێڕێتەوە، قەڵم شەرم دەکا بینوسێتەوە، خەمێک زویر وەک پاییز قەت بەهاری بەدوادا نایەت. لە ماوەی 13 ساڵی ڕابردوودا بەردەوامین و چەندەها قۆناغمان بڕیوە سەرجەم شار و شارۆچکەکانە لە 13 ساڵی تەمەنیدا وەک دەستێکی ئەمین وەک چاوێکی کراوە وەک دەستێکی مێرەبان وەکاری گەورەتر و جوانتر پشت بەخوای گەورە لە بەرنامەمانەی دەکەین. بەخشین هیوای هەژارانە، بەخشین هیوای هەژارانە، بەخشینەوەی بێکەسانە، بەخشینەوەی بێکەسانە، بەخشین